من بنەر سرێشمەی مامۆستا و چالاکوان کوردستانیانی عەزیز هاوڵاتیانی خۆشەویست وەک هەمومان ئاگادارین کە تەواوی جیهان کەوتوتە ژێر هەڕەشەیەکی مەترسی جددی ڤایرۆسی کۆرۆنا بەداخەوە کە کوردستانیشی گرتووەتەوە بۆ ئەوەی ئێمە دوور بین لە تووشبوون بەم ڤایرۆسە پێویستە پابندین بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوەخۆ ئەویش بە پابندبوونمان بەخۆ کەرەنتینەکردنمان لە ماڵەوە بە خۆپارێزیەکان لە ماڵەوە ئەنجام بدەین بۆ ئەوەی گیانی خۆمان و کەسوکار و ئازیزانمان بپارێزین تاوەکو توش نەبین بەم ڤایرۆسە پێویستە لە ماڵەوە بمێنینەوە من لە ماڵەوە دەمێنمەوە ئێوەش لە ماڵەوە بمێننەوە بۆ ئومێدی تەندروستێکی باش بۆ هەموو سڵاتانە ببینێت هاوڕێنی خۆشەویستان کتای لە ماڵەکەتان مێنە دەرەوە تا تووشی هیچ کێشێک نەبن ئەگە ئێوە تووش ڤایرۆس کۆرۆنا بن ئەوە ئێمە تووش ڤایرۆس کۆرۆنا بین خۆ پاراستنی لە چاسەکردن باشترە بۆ پاراستنی خۆمان و خۆشەویستانمان بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیمانەوەمان لە ماڵ باشترین چەکە دژی ڤایرۆسی کۆڤید-19 بۆیە لە ماڵ دەمێنینەوە و هیوادارم هەموو لە یەکجەرساق و تەندروست هەمومان لە ماڵ دەمێنینەوە پابندین بە بڕیاری وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی دەمەوێت دەستخۆشی لە دکتۆرە بەڕێزەکان بکەم کە گیانی خۆیان خستوەتە مەترسی بۆ پاراستنی گیانی ئێمە دەست و چاوتان ماچ دەکەم دوعای خێرتان بۆ دەکەین دەستخۆشیش لە وەزارەتی ناوخۆ لە برایانی پۆلیس برایانی ئاسایش دەستخۆشی لە برایانی زێرەفانی و برایانی پێشمەرگە دەکەم کە شەو و ڕۆژیان خستوەتە سەر یەک بۆ پاراستنی سەر و ماڵی ئێمە داوا لە هاوڵاتیان دەکەم خۆ پارێزن لە نەخۆشی کۆرۆنا داواتان لێ دەکەم پابند بە بڕیاری وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی ڕاستی من داخوازێک هەیە ji xelkê me re ji xwendevanê me re ji xortê me re ku tev de pabind bin rastî bi rênimayên tendrustiyê û mana welmalê ku karibin bi vê rê xwe biparêzin ji vîrusa koronayê ku ev demeke tevaya cîhanê girtiye ji ber wê nakê jî rastî min xwest ez vê namê bigênim ku em jî multezim bin ku inşallah di demeke nêzik de ku karibin xwe biparêzin jê ku nêzik ev belayanekê ser me be بمێنن خێر و خۆشیێت.